زۆر بەداخەوە و ساڵێکی ڕێک تێپەڕە بێ بەسەر دەستگیرکردنی هەباڵ ئیدریس سەلیمدا بێگومان لە 8/5 لە بازگەی ئاسایشی هەولێر بازگەی ئاسایشی سەر بە پارتی دموکراتی کوردستان هەباڵ ئیدریس سەلیم دەستگیر کرا. هەر لەو ڕۆژەوەی کە دەستگیر کراوە ئێمە هەوڵێکی زۆرمان بۆ داوە بۆ ئەوەی کە هۆکاری دەستگیرکردنەکەی بزانین، لەگەڵ ئەوەدا ڕێکارێکی یاسایی بگیرێتە بەر ئیجراعاتی یاسایی بگیرێتە بەر بۆی بەداخەوە دوای ئەوەی کە سەردانێکی زۆری دام و دەستگاکانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانمان کرد، دوای ئەوەی کە سەردانێکی زۆری سەر دەستگا نێودەوڵەتیەکان بۆ مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی مافی مرۆڤمان لە هەرێمی کوردستان کردووە، دوای ئەوەی کە سەردانی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانمان کردووە، هەر لە یەکەم ڕۆژی دەستگیرکردنی و ئێمە هەوڵمان داوە کە هۆکاری دەستگیرکردنەکەی بزانین. طبعاً لە سەرتادا چوین تەنها پێیان ڕاگەیاندین لەبەرەوەی کە ئەندامی تەفگەری ئازادیە دەستگیر کراوە. ئەمە لە کاتێکە کە تەفگەری ئازادی پارتێکی سیاسی مۆڵەت پێدراوە لە هەرێمی کوردستاندا، زۆر بەداخەوە ئێمە زۆر بە توندی شەرمەزاری ئەو هەڵوێستەی پارتی دموکراتی کوردستان و ئاسایشی پارتی دموکراتی کوردستانەکەین، لەبەرەوەی هەتا ئێستەکانش لە بارودۆخێکی زۆر خراپدایە و لە زیندانێکی زۆر خراپی ئاسایشدایە. ئەمە جگەلەوەی کە هەتا ئێستەکانەوە ماوەی ساڵێکە پارێزەرەکەی سەردانی محکەمە و ئاسایشی گشتی هەولێرەکە، بەڵام تا ئێستەکانە ڕێگەیان پێ نەداوە کە تەنانەت مەحامیەکەشی ببینێ، لەگەڵ ئەوەی کە بارودۆخی تەندروستی زۆر خراپە، لەبەرەوەی کە ئیدریس سەلیم ماوەی 40 ساڵە لە ناو تێکۆشاندایە و لە شۆڕشەیەک بە دوایەکەکاندا جێگەی گرتووە و زیاد لە 4 جار تەنها لە ڕوبەڕووبوونەوەی ڕژەمی بەعسدا بریندار کراوە، ئەمە بەبێ ئەوەی کە ڕەچاوی هیچ یەکێک لەو بارودۆخانی ئیدریس سەلیم بکرێ. لە هەمان کاتدا دوای ئەوەی کە ڕوبەڕووی کۆمەڵە گرفت و نەخۆشی و هیلاکەت و ماندووبوونەوە ببووە، لەگەڵ ئەوەشدا لە شەڕی داعشدا ڕۆڵێکی گەورەی جێڕاوە بەخۆبەخشانە لە سەنگەرەکاندا بووە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داعشدا. یعنی زۆر بەداخەوە ئێمە جگەلەوەی کە بە توندی شارمەزاری و هەڵوێستەی پارتی دموکراتی کوردستانەکەین، ڕەخنەیەکی توندیش لە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەکەین، دام و دەستگاکانی سەر بە حکوومەتەکەین کە هیچ کات وەکو پێویست هەتا ڕەخنەمان لە لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانەوە هەیە، لەوەی کە بەتەنگ ئەم بابەتەوە نەهاتوون. طبعاً تەنها هۆکار سیاسیە ئەیانەوێت کە ئەندامان و لایەنگران و دۆستانی تەفگەری ئازادی چاوترسێن بکەن. ئەگەر ئیدریس سەلیم خاوەن ئیرادەیەکی زۆر پۆڵین نەبووە لە هەفتەی یەکەمدا ئازادیانە کرد، دیارە گوشاری لێ یەکەن کە دەستبەرداری ئەندام بوون لە تەفگەری ئازادی ببێ. بێگومان ئێمە بۆ خۆمان جارێک دوای هەوڵێکی زۆری چڕوپڕ بۆ چەند دقەیەک بینیمان ئەو لەوێ ئیسراری کردەوە، چەند جارێکیش خانەوادەکەی بینیویانە ئیسراری لەوە کردوتەوە کە بە تەواوەتی بابەتی دەستگیرکردنەکەی لەسەر ئەندامبوونە لە تەفگەری ئازادی و ئەو هیچ کاتێک ئامادە نییە کە دەستبەرداری ئەو ئەندام بوونە ببێ. تەوان دوایەوەی کە هەوڵێکی زۆرماندا بۆ ڕێکخراوەکان و بە تایبەتیش چەند جارێک بۆ 3 جار ئێمە سەردانی UN-مان کرد، لە ئێسادا کۆمسیۆنی باڵای مافی مرۆڤ لە نەتەوە گرتووەکان نامەیەکی ئاڕاستی حکوومەتی هەرێم کردووە. لەو نامەیەدا کۆمسیۆنی باڵای نەتەوە گرتووەکە مافی مرۆڤ لە نەتەوە گرتووەکان داوا لە حکوومەتی هەرێمەکە ئەڵێ ئیدریس سەلیم بەبێ ئەمری دادگا دەستگیر کراوە، ڕەچاوی کەم ئەندامبوونی نەکراوە و هۆکاری دەستگیرکردنەکەشی تەنها ئەندامبوونە لە تەفگەری ئازادی نەتەوەی گرتووەکان. ئەڵێ ئەمە لە کاتێکدایە کە تەفگەری ئازادی پارتێکی مۆڵەت پێدراوە مافی خۆیەتی لە هەموو عێراق و هەرێمی کوردستاندا کار بکە. لە هەمان کاتدا ڕەخنەی نەتەوەی گرتوەکان ڕەخنە لە پارتی دموکراتی کوردستانەکرێ و داوای وەڵامیشان لەکە کە ئەو بۆ ئێمە بۆ خۆی ینی بەدەمەوە هاتنێکی باشە کە نەتەوەی گرتوەکان لەسەر ئەو کەیسە بە جواب دێ. نەتەوەی گرتوەکان ئێستەکانە حکوومەتی هەرێم و ئاسایشی هەولێر بە خەتابارە زانێ لەو کەیسەدا و داوایان لێکە لە کاتێکی زووە وەڵام بدرێتەوە. بێگومان ئێمە بۆ خۆمان لەگەڵ نەتەوەی گرتوەکانە لەسەر هێڵین و بەردەوام لە پەیوەندی داین لەوەی کە بە زووترین کات هەوڵی چارەسەرکردنی ئەو کەیسە بدە. بەڵام لە هەمان کاتیشدا جگە لە نەتەوەی گرتوەکان داواکارین لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، داواکارین لە ئینسانی ئازادی خواست، داواکارین لە پارتە سیاسیەکانی تری بە تایبەتی پارتە سیاسی ئۆپۆسیۆنەکان کە لە پەرلەمانی کوردستاندا وجودی هەیە. دەستگیرکردنی ئیدریس سەلیم دەستگیرکردنی تەنها ئەندامێکی تەفگەری ئازادی نییە، لێدانە لە دیموکراسیەت، لێدانە لە مافی لێدانە لە ئازادی، لێدانە لە
دەربڕین بە ئازادی مافی دەربڕین بە ئازادی بۆیە تەنها ڕاستە ئیدریس سەلیم ئەندامێکی ئێمەیە بەڵام بە نوێنەرایەتی خەڵکی باشووری کوردستان دەستگیر کراوە لەبەرەوە داواکارین چۆن ئێمە وەکو ئەندامێکی خۆمان هەوڵێکی جدیمان بۆی داوە بۆ ئازادبوونی ئەتوانین بڵین ئیدریس سەلیم نوێنەرایەتی ئازادیەکە لە باشووری کوردستاندا لەسەرەوە ئەساسە هەر هێزێکی سیاسی کە هەڵگری بانگەشەی ئازادی و دیموکراسیە وەکو کەسێکی خۆیان ڕۆڵێکی جدی بگێڕن بۆ ئازادکردنی ئیدریس سەلیم. بەداخەوە ئەوەندە ئازاردان و ئەشکەنجەدانی ئیدریس سەلیم لە ناو زیندانەکانی ئاسایشی پارتی دیموکراتی کوردستاندا هەم دەرەوەی عورف و عادەتی کۆمەڵایەتیە هەم دەرەوەی یاسایە دەرەوەی هەموو پێوەرێکی دیموکراسیە. لەبەرەوە ئێمە ڕۆژانە بەشێکی ئیشەکانی تەفگەری ئازادیمان تەرخان کردووە بۆ ڕاوەستەکردن لەسەر کەیسی ئیدریس سەلیم و بە هیچ شێوەیەکیش دواتریش قبول ناکەین لە ئەوروپا بێ شکاتەکەین لە دادگای عێراق بێ شکاتەکەین لەو بابەتە طبعاً بێگومانین لەوەی کە دادگاکانی هەرێمی کوردستان دادگایەکی سربەخۆ نین ئەگەر دادگایەکی سربەخۆ بوونە هەتا ئێستاکانە حاکم ئیدریس سەلیمی نەدیوە جگە لەوەی کەنەی دیوە هەتا ئێستاکانە تۆمەتەکەی ڕوبەڕوو نەکراوەتەوە لەسەرەوە ئەساسا پەنابردن بۆ دادگاکانی هەرێمی کوردستان بۆ ئازادکردنی ئیدریس سەلیم پێمان وایە کە هیچ دەستکەوتێکمان لێ نابێت لەبەرەوەی کە بڕوامان وایە کە دادگاکان سربەخۆنین حتا نەتەوەی گرتوەکانیش ڕخنەی ئەو بابەتەی کردووە لەوەی کە پێویستە لیژنەیەکی سربەخۆ و بێلایەن کە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان نەبن کەیسی ئیدریس سەلیم بگرن دەست هێشتا جوابی ئەوشیان نەداوەتەوە بەڵام ئێمە لە کاتێکی نزیکدا ئەگەر ئازاد نەبێ پەنابین بۆ محکەمەی اتحادی لە عێراق شکات لەسەرەوە کەیساکەین پەنابین بۆ محکەمەکانی دەرەوە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە دەرەوە تاکو ئەو کەیسە بکەینە کەیسێکی جیهانی و گەورە.